سڵاوتان لێبێت بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە ئەم کات و هەموو کاتێکی ژیانتان باش خۆشەویستان هیواداین لە هەرکوێکان ساغ و سڵامەت بن. ئەمڕۆ پێنجشەمماسی خەرمانانی 1402 هەتاوی بەرابەرە لەگەڵ 21 سپتامبری 2023 زاینی لەگەڵ هاوڕێنی هاوکارم لە خزمەتانداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی کوردستان، ئێران و جیهان. سەرەتاش سەردێڕی چەند هەواڵ. داخوازی ئەنجومەنی سەوزی چێ مەریوان بۆ ئازادکردنی ئەندامەکانیان، دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی 8 بەندکراو لە شارەکانی کوردستان، گواستنەوەی 3 بەندکراو بۆ زیندانی سنە، ناڕەزایەتی کرێکارانی هێڵی ئازنی بافقیاز لە ئاست دۆخی خراپی پیشەیی، کۆبوونەوەی خاننشینکراوانی تامین ئیجتیماعی خوزستان، برینداربوونی 21 کرێکاری کارخانەی توانەوەی ئاسن لە قۆم، گیانەدەستانی 2 هاوڵاتی بەلوچ بە تەقەی هێزەکانی ڕژیم لە بەلوچستان و دەست بەسەرکردنی 17 کەس لە شارەکانی زاهێدان، زەنجان و ئەهواز. دەستپێکی هەواڵەکان. داخوازی ئەنجومەنی سەوزی چیای مەریوان بۆ ئازادکردنی ئەندامەکانیان. ڕۆژی چوارشەمە 29 خەرمانان ئەنجومەنی سەوزی چیای مەریوان لە بەیاننامەیەکدا داوای لە بەرپرسانی قەزایی و ئەمنیەتی کۆمەڵی ئیسلامی کرد 3 ئەندامی دەست بەسەرکراوی ئەو ڕێکخراوە ئازاد بکات. ڕۆژی یەکشەمە 19 خەرمانان لە باخی یەکێک لە ئەندامانی ئەنجومەنی سەوزی چیای مەریوان کۆبوونەوەی ساڵانەی ئەندامانی ئەنجومەن بەڕێوەچوو، بەڵام هێزە ئەمنیەکان هێرشیان کردە سەریان و نزیکەی 30 کەسیان دەست بەسەر کرد. پاش 5 کاتژمێر لێپرسینەوە زۆربەی بەندکراوان ئازادکران، بەڵام 3 کەس بە ناوەکانی کاوا کەریمیان، مادیح، خوشنەواز و کاوا دەستان هێشتا لە گرتوقانەی ناوەندە ئەمنیەتیەکاندا ڕاگیراون و چارەنووسیان بە ناڕوونی ماوەتەوە. دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی 8 بەندکراو لە شارەکانی کوردستان. لە ڕۆژانی ڕابردوودا 8 هاوڵاتی لە شارەکانی سنا، قوروە، دیواندەرە، ورمێ و بیجار لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەرکراون و چارەنووسیانە بە ناڕوونی ماوەتەوە. بەپێی زانیاریەکان ئێوارەی چوارشەممە بەکرێگیراوانی ڕژیم هێرشیان کردە سەر ماڵی ئەلائێدین فەتحی، ئەندامی بنەماڵی گیانبەخت کرد و حەبیب فەتحی لە دیواندەرە و ناوبراویان دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستەوە. هەروەها 4 لاوی خەڵکی قوروە کە 2 کەسیان مێر منداڵی تەمەن 15 ساڵن بە ناوەکانی ئارمان سوڵتانیان، محەممەد شێخ جەعفەری، مەتین قەنبەری و تاها وەرمەغانی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە ڕفێنراون. لەلایەکی دیکەوە هاوڵاتێکی خەڵکی سنا بە ناوی تارق حسەینپور و شارۆمەندێکی خەڵکی گوندی گردووانی سەر بە ناوچەی مەرگەوەڕی ورمێ بە ناوی عەباس موسەوی قاسملو و لاوێکی خەڵکی بیجار بە ناوی میلاد محەممەدیاری لەلایەن ئیطلاعاتی سوپای پاسدارانەوە دەست بەسەر و بە دواداچوونی بنەماڵەکانیان بێ ئاکام ماوەتەوە. گواستنەوەی 3 بەندکراو بۆ زیندانی سنە. ڕۆژی سێشەممە 28 خەرمانان سامان پاشایی، خالید عەبدوڵڵازادە و ئەفغەم مۆرادیان بۆ بەندیخانەی سنا گوازرانەوە و بەرپرسانی زیندان داواکاری بارمتەی 49 ملیاردی بۆ ئازادیان دەکات. ڕۆژی سێشەممە ئەفغەم مۆرادیان دوای 90 ڕۆژ، سامان پاشایی بە دوای 2 مانگ و 18 ڕۆژ، خالید عەبدوڵڵازادە دوای 2 مانگ و 3 ڕۆژ لە گرتوقانەی ئیطلاعاتی سنەوە بۆ بەندیخانەی ناوەندی ئەو شارە گوازرانەوە. بە پێی زانیاریەکان ئاسەواری ئەشکەنجە لەسەر جەستەی سامان پاشایی، خالید عەبدوڵڵازادە و ئەفغەم مۆرادیان بینراوە. ئەفغەم مۆرادیان ڕۆژی پێنجشەممە 1 پوشپەڕی ئەمساڵ لە یەکێک لە شەقامەکانی سەقز، هەروەها سامان پاشایی لە 11 هەمان مانگ لە کاتی گەڕانەوەی لە شاری سنەوە لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیطلاعاتەوە دەست بەسەر کرابوون. شایانی باسەکە خالید عەبدوڵڵازادە ڕۆژی 26 پوشپەڕی هەمان ساڵ لە سەقز دەست بەسەر کرا. ناڕەزایەتی کرێکارانی هێڵی ئاسنی بافقیاز لە ئاست دۆخی خراپی پیشەیی. کۆمەڵێک لە کرێکارانی هێڵی ئاسنی میحوەری بافق بۆ زەرەندی کرمان ڕۆژی چوارشەممە 29 خەرمانان لە ناڕەزایەتی باپێنەدانی حەقدەست و مەزایە دواخراوەکانیان کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان کرێکارانی ئەبنیەی فەنی ڕۆژی سێشەممەش بە مەبەستی گەیشتن بە داخوازەکانیان لە بەردەم ئۆستانداری کرمان کۆبوونەوەیان بەڕێوە بردبوو. باوەتەی ناڕازیان 350 کرێکار لەو میحوەرەدا کار دەکەن و ماوەی 8 بۆ 10 ساڵە سەنەواتیان پەرداخت نەکراوە.
کرێکاران هەروەها خوازیاری بەکردەوە دەرهاتنی گەڵاڵی ڕیزبەندی پیشەکان و دابینکردنی ئەمنیەتی پیشەیی و بیمەی دەرمانی بوون. کۆبوونەوەی خانەنشینکراوانی تامین ئیجتیماعی خوزستان. ڕۆژی چوارشەممە 29 خەرمانان خانەنشینکراوانی تامین ئیجتیماعی پارێزگای خوزستان بەپێی ڕەواڵی هەرحەوتوو لە ناڕەزایەتی با جێبەجێ نەکردنی داخوازەکانیان کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان خانەنشینکراوانی تامین ئیجتیماعی لە شارەکانی شوش، شوشتەر، کەرخە و هەفتەپە دژ بە دۆخی خراپی ژیان و مەئیشەت ناڕەزایەتیان دەربڕی. خانەنشینکراوان خوازیاری چوونە سەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسانسازی و دابینکردنی بیمەی تەکمیلی بوون. برینداربوونی 21 کرێکاری کارخانەی توانەوەی ئاسن لە قۆم. ڕۆژی چوارشەممە 29 خەرمانان بەهۆی تەقینەوە لە کارخانەی توانەوەی ئاسنی ئێستیلی ڕێزان لە نێوان جادەی قۆم بۆ کاشان 21 کرێکار بە سەختی بریندار بوون. بەپێی زانیاریەکان 21 کرێکار لە ڕووداوی تەقینەوەی کارخانەی ئێستیلی ڕێزان لە نێوان جادەی قۆم بۆ کاشان تووشی سووتانی جەستەیی بوون کە باری تەندروستی یەک کەسیان ناجێگیرە و لە بەشی تایبەتی نەخۆشخانەی قۆم بەستەری کراوە. جێگەی ئاماژەیەکە هێشتا هۆکاری ئەو ڕووداوە ڕوون نەکراوەتەوە. گیانەدەستانی دوو هاوڵاتی بەلوچ بە تەقەی هێزەکانی ڕژیم لە بەلوچستان. ڕۆژی سێشەممە 28 خەرمانان دوو شارۆمەندی بەلوچ لە شارەکانی زاهێدان و ڕاسەک بە تەقەی هێزەکانی ڕژیم گیانیان لەدەستا. شەوی سێشەممە هاوڵاتیەکی بەلوچ بە ناوی سید ئەلی ئەسکانی تەمان 29 ساڵ و خەڵکی گوندی قاسم ئاوای سەر بە شارستانی ڕاسەک لەلایەن بەکرێگیراوانی ڕژیمەوە درایە بەردەست ڕێژی گولە و پاشگواستنەوەی بۆ نەخۆشخانە گیانی لەدەستا. لەلایەکی دیکەوە شارۆمەندێکی بەلوچ بە ناوی سەناءۆڵڵا ئانشینی تەمان 25 ساڵ لە جادەی کۆنی زاهێدان بە تەقەی هێزەکانی ڕژیم گیانی لەدەستا. دەست بەسەرکرانی 17 کەس لە شارەکانی زاهێدان، زەنجان و ئەهواز. لە ڕۆژانی ڕابردوودا 15 هاوڵاتی لە شاری زاهێدان و خالید پیرزادە بەندکراوی سیاسی پێشووی خەڵکی ئەهواز و خوێندکارێکی زانکۆی زاهێدان بە ناوی فەرهاد حسەینی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەرکراون. بەپێی راپۆرتەکان 15 هاوڵاتی بەلوچ لە ساڵۆنێکی وەرزشی لە شاری زاهێدان لە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیطلاعاتدا بۆ شوێنێکی نادیار ڕفێنراون. هەروەها فەرهاد حسەینی خوێندکاری بواری کارناسی باڵای بەڕێوەبەرایەتی لە زانکۆی زەنجان لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزرا. هەروەها خالید پیرزادە بەندکراوی سیاسی پێشوو لە حاڵێکدا بەنیاز بوو لەگەڵ بنەماڵەکەی لە ڕێگەی فڕۆکەخانەی ئەهوازەوە بۆ تورکیا سەفەر بکات لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەرکرا. بڕیاری دەوڵەت بۆ گرانکردنی نرخی سوتەمەنی و نان. ڕۆژی چوارشەممە 29 خەرمانان دەستەی بەڕێوەبەرایەتی دەوڵەتی کۆماری ئیسلامی لە کۆبوونەوەیەکدا بە فەرمی بڕیاری گرانکردنی نان و سوتەمەنیان دەرکرد. وێڕای ڕەتکردنەوەی چەند جارەی هەواڵی گرانکردنی نرخی نان لەلایەن بەرپرسانی دەوڵەتەوە ئیحسان خاندوزی وەزیری ئابووری ڕژیم با فەرمی بڕیاریدا کە لە داهاتوویەکی نزیکدا نرخی نان بە شێوەی ناوچەیی گران بکرێت و چیترنانی چەند نرخی لە پارێزگاکانی ئێراندا نەمێنێت. هەروەها وتەبێژی کۆمیسیۆنی تەلفیقی مەجلیسی کۆماری ئیسلامی ڕۆژی چوارشەممە هەواڵی گرانکردنی نرخی بەنزینی لە ڕۆژانی داهاتوو پشتڕاست کردەوە و ڕایگەیاند دەوڵەت شێوازی پشکبەندی و نرخدانیانی بنزین و گازوئیل لە داهاتوویەکی نزیکدا ڕادەگەێنێت. بە پێی زانیاریەکان دەوڵەت بڕیار نییە بەنزینی یارانەیی ببڕێت، بەڵکو و یارانەی بەنزین و پشکی بنزین بە بنەماڵەکان ئەدات و پشکی بنزینی ئازاد کەم دەکاتەوە. خراپی دۆخی تەندروستی توماج ساڵحی و مهدی یەڕاحی لە زیندان. بەپێی راپۆرتەکان باری تەندروستی دوو هونەرمەندی دژبەری ڕژیم بە ناوەکانی توماج ساڵحی و مهدی یەڕاحی لە زیندانی ئێڤین خراپە و پێویستیان بە دەرمان لە دەرەوەی زیندان هەیە. بەپێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ توماج ساڵحی لە کاتی بەندکراندا بە سەختی ئەشکەنجە و ئازادراوە و تووشی ئاوسانی چاو و شکانی ئێستقانی پەراس و دەست بووە. ئەکاونتی شەخسی توماج ڕایگەاندووە کە ئەو هونەرمەندە باری تەندروستی ناجێگیرە و پێویستی بە دەرمان لە دەرەوەی زیندان هەیە. ئێستا کە دادگایی کردنی کۆتایی هاتووە ڕاگیرانی لە زیندان و ئازاردانی نایاساییە.
جێگە ئاماژەیەکە توماج ساڵحی سەرجەم بە 6 ساڵ و 3 مانگ زیندان محکوم کراوە. لە هەواڵێکی دیکەدا پارێزەری مهدی یەراحی ڕایگەاندووەکە ئەو هونەرمەندە بەندکراوە لە کەرەنتینەی زیندانی ئێڤیندایە و تووشی نەخۆشی پێست و ئازاری گوێ بووە و ئەبێ بە زووترین کاتە چارەسەری پزیشکی بۆ بکرێت. زانکۆی تاران ڕۆژی چوارشەممە 19 خەرمانان لە بەیاننامەیەکدا ڕایگەاند دوو مامۆستایی جەلسەی بەرگری لەیلا حسەینزادە لە تێزی کارناسی ئەرشەددا لەسەر کارەکانیان دوور خستوێتەوە. ئەو بەیاننامەیە بەبێ ناوبردن لە لەیلا حسەینزادە ناوبراوی با خوێندکاری زانکۆی تاران ناو نەبردووە و بەهۆی کۆتایی هاتنی سەنەواتی خوێندن و ناونووسینەکردنی لە نیوەی دووهەمی ساڵی خوێندن لە درێژەدان بە خوێندن بێبەشکراوە. بە پێی زانیاریەکان لەیلا حسەینزادە لە کاتی بەرگری لە تێزەکەیدا حجابی ئیجباری تووڕداوە و بابەتی کۆتا پرۆژەی خوێندنی ناسناوی نەتەوەیی و ناسناوی قەومی لە ببورن لە شارستانی هاوچەرخی ئێران و لێکوڵێنەوەیەک سەبارەت بە شاری نەغەدە هەڵبژاردە بوو. خۆپیشاندانی خەڵکی ئەرمەنستان دژ بە دەوڵەت دوایین هەواڵمانە. سەدان شەڕەمەندی ئەرمەنستانی ڕۆژی چوارشەممە 29 خەرمانان دژ بە هێرشی بەرینی ئازەربایجان بۆ سەر ناوچەی قەرەباغ و کوژان و برینداربوونی دەیان کەس کۆبوونەوە و خوازیاری کاردانەوەی توندی دەوڵەتی ئەرمەنستان لە بەرانبەر ئەو کۆمەڵکوژیە بوون. بە پێی راپۆرتەکان حیزبەکانی ئۆپۆزیسیۆن نیکۆل پاشینیان سەرۆکوەزیرانی ئەو وڵاتە بە کەمکاری لە ئاست قەیرانی قەرەباغ تۆمەتبار دەکەن و خوازیاری دەست لە کارکێشانەوەی بوون. ڕۆژی سێشەممە 28 خەرمانان ئەرتەشی ئازەربایجان هێرشێکی بەرینی بۆ سەر گروپە چەکدارەکانی ناوچەی قەرەباغ دەست پێ کردووە و مەبەستی خۆی لەو هێرشە چەککردنی چەکدارە جوداخوازەکان ناوبردووە. بەڵی بنەرانی خۆشەویست هەواڵەکان پێشکەشتان کرا کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.